دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کەرکووک ناکۆکی خستووەتە نێوان پارتی و یەکێتی کە بەرپرسانی هەردوو لە لێدوانی دژ بە یەک لەسەر پرسەکە دەدەن. دوایەوەی حوتی ئەم مانگە نامەیەکی هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بڵاو کرایەوە کە داوای ڕاگررتنی هەناردەی نەوتی کەرکووکی لە سەرۆکوەزیرانی عێراق کردبوو. بەشێک لە دەستگا و ناوەندە جیاوازەکانی یەکێتیش پشتگیری خۆیان بۆ نامەکە ڕاگەیاند. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق دەڵێت نەوتی کەرکووک لەلایەن دانێکەوە قۆڕە کراوە و ماوەی زیاتر لە 2 ساڵە داهاتەکەی نادیارە. معدلی نەوتی هەرێمی کوردستان 661,000 بەرمیل لە ڕۆژانە. ئەم وەفدەی کە هاتووە وەفدی پارتی دیموکراتی کوردستان ئیتیفاقی لەسەر تەنها 75,000 بەرمیل کردووە. ئەبێ خەڵکی کوردستان بپرسن باقی 75,000ەکە لەکوێیە و چۆن سەرفەکرێەوە چۆن هەناردە ئەکرێەوە داهاتەکەی بۆ کۆڕوا لە کاتێکا خۆتان نەزانن خەڵک بێموچەیە ئەوە جەژن هاتووە پێشمەرگە بە بێموچەیە. مانگی ئازاری ڕابردوو بەهۆی ناکۆکیەکانی هەولێر و بەغدا حکوومەتی عێراق هەناردەی نەوتی کەرکووکی لە کێڵگەکانی کۆمپانیای نەوتی باکوور ڕاگرت، بەڵام 18 مانگی ڕابردوو جارێکی تر هەناردەی دەست پێکردەوە. جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتیش لە پەرلەمانی عێراق لەسەر هەڵوێستەکانی فراکسیۆنی یەکێتی دەڵێت ئەوەی نایاسایی و ناڕوونە نامەکەی هێرۆ ئیبراهیم ئەحمەدە، چونکە نازانن بە چ سیفەتێکی یاسایی خۆی کردووەتە خاوەنی کەرکووک. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بشی هەوێ شتێک بە ناڕوونی بکە، حکوومەتی ئیتیحادی ئەگەر 100% متاکد نەبێت کە گرێبەستەکەی یاساییە و ڕوونە و شەفافە نایە ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت ڕادەستی حکوومەتی هەرێم بکە لە ڕێی بڕێنەوەکانی بنێردێتە مینای جیهان و لەوێش بدرێتە کۆمپانیای سۆمۆ. بەڵام ئەوەی ناڕوونە هەلوێستەکەی بەڕێز هەیرۆخانە، ئەوەی نایاساییە قسەکانی ئەوە ئەو نازانم بە سیفەتێکی یاسایی خۆی کردوتە خاوەنی کەرکووک و ئەم نامەی بۆ عەبادی ناردووە. لە ئەسڵدا ئەوە جێگای گومانە و ئەوەی لەوەش خراپترە بەداخەوە هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی لیستیەکێتی نیشتیمانی بە کوێرانە چوونە پشتگیری شتێکیان کردووە کە نازانم چێ. لە کاتێکدا خودی سەرۆکی لێژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراقی برادەرێکی یەکێتی نیشتیمانی. ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لەسەر نەوتی کەرکووک زیاتر قوڵ بووەوە کاتێک کۆتایی مانگی ڕابردوو شاندێکی هەرێم بە سەرۆکایەتی نەچیروان بارزانی سەردانی بەغدای کردو لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕێککەوتن کە ڕۆژانە 150,000 بەرمیل نەوتی کەرکووک لەو کێڵگانەی لەژێر کۆنتڕۆڵی کۆمپانیای نەوتی باکوورن لە ڕێگەی بۆری هەرێمەوە هەناردە بکرێت و نەوتەکەی بە یەکسانی بفرۆشێت. ئەوەی حکوومەتی ئیتیحادی و ئەوەی یەکێتی ئەوەی پارتیژی هیچی وەکو پێویست نەیاسایی نەشەفافن و ئەگەر یاساییش بن تەنها یاسای بۆ دووراوە ئەجی ناخۆی لە ئەسڵا یاسایی نییە. ناوەڕۆکی عەقدەکان دژە بە بەرژەوەندی خەڵکی عێراق و بە شێوازێکی گەندەڵی و مەیکێکە لەو پرسە هەرە گەورە گەندەڵیانەی کە لە عێراقا پێویستە بجوڵێنرێەوە ئیشی لەسەر بکرێ بەوەی کە بەرپرسانی ئەو مەلەفە گەورانە و پێش ماوەیە کەوتە میدیاکانی جیهانەوە کە چی یعنی کارەساتێک لە پرسی ئەو گرێبەستە نەوتیانە ئەنجام دراوە کاتی خۆی لە عێراقا کراون خۆ ئەوەی هەرێم بێتە سەری ئەوەی هەرێم هەر پڕ کارەسات بارترە. دوای هاتنی داعش نەوتی کەرکووک بوو بە 2 بەشەوە، بەشێکیان کە لە کێڵگەکانی هاڤانە و بای حەسەن پێگاتون لە 14 حوتی 2014 لەلایەن هێزێکی هەرێمی کوردستانەوە کۆنتڕۆڵ کرا و ئێستا لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە سەرپەرشتی دەکرێت. کێڵگەکانی تریش لە ژێردەستی کۆمپانیای نەوتی باکوورەوە مانەوە کە ئێستا حکوومەتی عێراق سەرپەرشتیان دەکات. کارزان تارەقێ نارتی، سلێمانی.